سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی ڕوودا و لەگەڵ کاوە تۆفیق کە زیندانیەکی سیاسیە ماوەیەکی درێژ پێکەوە لە ئەمنی سلێمانی بووین پاشان چووە ژووری ئیعدام گوێ لە بەسەرهاتەکانی گرینەوە لە دوو ئەڵقەی پێشوە بەشێکی ئەم یادەوریانەی خۆی باس کرد. ئێستا لێرە ئەمێ بزانم لە ژووری ئیعدام چی بینی چ چیرۆکێکی لایە کاکەوە بەخێر بێتەوە. زۆر سپاس کاکسەرە. کاکەوە یەکەم جار کە ئێوەیان بردە ناو قاتەی ئیعدامەوە هیچ بۆنێکی تایبەتی هەبوو مەسەلەن بۆنی شتێ بکەیت ئەم قاعدا خراوە کە ساڵەهای ساڵە خەڵکە چنە ژوورە و نایەنەوە دەرەوە یان با بڵێن خەڵکێکی تایە نە حەمام هەیە نە هیچ شتێک هەیە بەتانی تایە ڕەنگە چەند ساڵێک بێت لەوێ بێت بێتەوە بیرت بۆنێکی ئەوێ. کاک سەلام، دوای ئەوەی کە بۆم باس کردی لە قەڵەمی ئەحکام ساوی لە تەمان قاتعی ئیدام و مەخسەڵەی ئیدام لە قاتعی باڵێن ئەحکام ساوی لەبوو لا بغرێب لەو ڕێگەی کە یان هێناین بۆ ژووری ئیدام من تەسەورم بۆ دروست بوو. پێشتر چونکە خۆم لە بەشی شانۆ ئیشمە کرد ئەفلامم سەیرە کرد ئەو ئەفلامانەی کە باسییان لە گرتوخانە و سجن و لە سێدەرەدان و لە کارەبەدانە کرد تەسەورمە کرد ئێمە بەنە شوێنێک ئەو شوێنە ئیتر پڕە لە مشک و جرج و دەرگایەکی کەپس و هەر کەسێک بەتەنیان لە ژوورێکە و لە ژێر دەرگاکەەوە خواردنە بۆ فڕێن و ئیتر برسیت و قالوەنچە و سیسرکە خۆی ئەمانە هەمووی هاتە پێش یعنی وا تەسەور دەکرد بۆ ڕێگەیە کە بردیانین بۆ قاتعەکە. بەڵام کە چوومە ژووری قاتعەکە و بینیم ئەیلەوە ئەمەوانیە کە من تەسەورمە کرد تووشی شۆک بووم ئەیلەوە ژووری ئیدام ئاوایە ئەی بۆ لە ئەفلامەکانە مواڵەغەی تیاکەن و باسیەکەن. بەڵام هەستم بە شعورێکی زۆر سیر کرد. باشە ئەم هەموو خەڵکە بۆ سەبەب لەسەر چی ئاخر چیان کردووە چەندی لێ بوو ئەو وەختەی تۆ ئەو وەختەی من کە لەوێ بووم زۆری یعنی هەموو ژوورێک بەلایەنی کەمەوە 12 بۆ 15 بۆ 20 تیا بوو. ژوورەکان چەند بوون ڕوبەریان 2 مەتر بە 2 مەتر و نیو ناگەشتە سێ ئەو شوێنەی کە ئینسان لێن باوەڕ تابان هەموو ژوورە ئاودەسێکی تیا بوو ئاودەسێکی پچکۆلە هەر لە ناوخۆیان هەر لە ناو ژوورە بەڵێ لە ناو ژوورەکە لە ناو خۆیان ئەمە لێتە پیسی تیا کرد دواتر سەری دا ئەخست و شتێکت دەخستە سەری و پاڵەکەوتی لەسەری یعنی تاش جێ ئاودەسەکانیش مەجای ئەوە نەبوو تیا بنووی ئێمە هەموو قاچمانە کرد بە ناو قاچیەکە لەسەر لاش مەجالمان نەبوو. بەو جۆری تو بەسەکێک شوان کە ئەخەوتنی تر کەس بۆینەوە بڵێ وەڵای من ئەمێ بچم بۆ تەوالێت نا تەواوی تر کە دادەخست تەوالێتی چی بۆە تا بەیانی خۆ بگرتایە عادەتەن لەوێ چونکە ئەو قاتعی ئێمە زۆرینەی عەرەب بوو زۆرینەی شیعە بوو. ئەم ژوورە دوو بە دووەی ئێوە چەند کەسی تیا بوو؟ ئەو ژوورە ئێمە تقریباً 11 کەسی تیا بوو لە بیدایەت. طبعا بدايات ئێمەیان بردە وەکو پێم وتی بردیانینە ژووری 5 لەوێ 11 کەسی تیا بوو بۆ شێخەوە. بەڵام دواتر ئاڵوگۆڕیان بە ژوورەکان کرد مەسەلەن سێیانە بردە 5 بردە 4 بردە 9 ئاوە ئێمە من بەر ژووری 9 کەوتم لە ژووری 9 جگە لەو 4 کەسە بەس باسممان تیا بوو ئەو لە ژووری 9 ما بووە ئەو خواردنیشی تەوزیع کرد ماوەیە ببوو بکە خواردنیانە ئەوەی بەخشێەوە با بڵێن تەوزیع کرد بەسەر ژوورەکانە. 3 کەسی ترمان لەگەڵا بوو یەکێک یان خانەقینی بوو یەکێک هەڵەبجەیی بوو یادیان بەخێر لە سێدارە دەران لەگەڵیان بیرمەوە جان بەڵێ ناویان هیچیان کاک ئەحمەدی ناو کوڕێکی خڕیلانی جوان بوو. کاک سەلام ئەوە کڵاوێکی سپی لەسەرە کرد لە ناوەوەی کڵاوەکە بە چنی بووی ماڵمان با بڵێن مادەکەم 150 ناوی خۆی نووسی بوو سە ناوی سیانیم لەبەر نییە ناوی خۆی نووسی بوو ڕۆژی گرتنەکەی ئەو کڵاوە وەختی خۆی پێش ئەوەی ببرێ بۆ سێدارە یای بە من وتی کاکاوە
با ئەمە لای تۆ بێ ئەگەر خوای کرد ئێوە بەربوون وخوا نەخواسە من لە سێدارە درام ئەمە بەیتەوە بۆ کەس و کارەکەم بەڵام بەداخەوە ئەو ڕۆژەی ئێمە با بڵێن دابەزین بۆ موعەبەت چونکە تووشی شۆک بەبووین و من نەمەزانی ئایا بەرەبین یا بەرنابین ئەوە دوایی باسە بۆ بازەکەم بیرم چوو ئەو کوڕە لە سێدارە درا ناوی ئەحمەد بوو بەڵێ خەڵکی هەڵەبجە بوو ماڵەوەیان باڵێن بەدەمی ئەمەوەی بە منوتی ماڵمان لە پشتی حریقەکەی لە هەڵەبجە برادریش ترمان لا بوو خانەقینی بوو ناوی حەریبی بوو من ناوەکەیم بۆ خۆشی کردبوو بە جەنجی بە جەنجی باڵمانەگرەوان ئەم حربیت چیە کاکە لە خۆتە ناوە بڵە جەنجی و ئەوەش لە سێدارە درا کوڕیش ترمان لەگەڵا بوو جەلالی ناو بوو ئەوە پێشمەرگەی یەکێتی بوو لە شەڕی قەراغا بە چەکەوە گیرا بوو هێنایانە ژووری ئێمە مانگونیە ئەو پەڕەکەی ماونیەک مایەوە لە ژووری ئێمە یعنی بەر بوو یەکسەر بۆ ماڵەوە نازام سەبەبەکە چی بوو واستەی هەبوو چی هەبوو ئەویان نازام چکە دوایی لە ئەبوو غرێب بینیمەوە هاو بۆ مواجی برایەکی حکمی موعەبەت بوو لەوێ بینیمەوە ئەو کاک جەلالە هاو بۆ مواجە ئەوی باز نەکردی کە چۆن بەربوو نەخێر بەس من وەستا بووم چاوەڕێی کەس و کارەکەمە کرد یەگەم مواجەم بوو سڵفە ئەوە هاو باوەشی پیاکردم کاوە جان چۆنی هۆ شکر لە سێدارە بەربوون وتمەرەوەڵا جەراویشە بەربووی بۆ ماڵەوە خۆشحاڵمەمانم ئیترتم چێ خێرە وتی برایەکەم زیندانی و هاتووم مواجەیەکەم ئەوە تقریبا لەگەڵ سێ کەسی ترمان لەگەڵ بوو عەرەب بوون ێستا ناوەکانیم بیر نایە بەرحاڵ ژوورەکان هەمووی یعنی لە 12 لە 8 بۆ 12 کەمتریتیانە بوو لەگە زیاتری تیا بووە کەمتریتیانە بوو 8 بۆ 12 کەس شوێنی نووسن شوان چۆنە نووسن چۆن وەکو پێم وتی قاچمانە کرد بە ناو قاچیەکە و ئیتر پاڵەکەوتی و خەو لێ کەوتێ لێ ناکەوت لەسەر لا یا لەسەر نەدەتوانانی لەسەر پشت یا لەسەر دەم بخەوی ئەوە هەر لەسەر لا بخەوتی تا چکە جێن نابوو ژوورەکان بچووک بوون یعنی تەسەور کە 2 مەتر چییە 2 مەتر بەشی کەس بە پێچەوانەی یەکتریەوە بەڵێ بە پێچەوانی یەکتریەوە مەسەلەن نەمانەتوانین هەموو بە یەک ڕیز بخەوین یعنی مەسەلەن ڕیزێ سەری بۆ ئەم سەر بوو قاچی بۆ خوارەوە بوو ڕیزەکەی تر سەری بۆ ئەو بەری بوو قاچی بۆ ناو قاچەکانی ئەمانی تر بوو ئەوە ئاجێ خۆمان کردایەت و جا لەسەر لاش خەڵک هەمووی پێکەوە خەوتن مچکە لە سژنە عادەتەن تایمی خەوی خەڵک تێگەچێ بەبیرت دێ مەسەلەن ئێمە زۆربەی لە بەرەوەی بە ڕۆژە نووسن بە شەو تا بەمی بەخەبەر بووین بەڵێ ڕاست لەوێش وابوو لەوێش عادەتەنە تا بەری بەیان کەس نانووست عادەتەن شیعەکان هەموو نوێژێک بە تایبەتی عەسران و شەوانیش هینیان هەبوو با بڵێن ڕێوڕەسمی ئاینی خۆیان هەبوو هاواریانە کرد قیژان ناڵێ مقاتعە ئێمە زیاتر عەرەبی تیا بووە لە کورد ئیتر شیعەش بوون زۆر سونەی تیان نەبوو من سونەم نەبینی هەموو شیعە بوو سونەیەکم نەبینی لە ژووری نەخێر هیچ سونەیەکەم نەبینیوە لە ژووریدا ئەنجا ئەو یعنی ئەوانەی کە سونەبوون کوردەکان بوو کوردیش کەم بوو بەڵام ئێمە 2 قاتع بوو وەکو وابزان پێشتر باسم کرد قاتعیەدا قاتعی ئێمە کوردی کەمتر تیا بوو قاتعی 2 قات بوو کوردێکی زۆری تیا بوو زیاد لە حەد چۆن نەزانن چۆن خەبەرتان لە یەکتری هەبوو خەبەرمان نەبوو بەڵام من جاریشیان ئێمە پەنجەرەکانمان باڵێن پەنجەرەکانمان لەوحی پیادا کوترا بوو یعنی هیچ هەوایەکی لێ ناهاتە ژوورەوە کۆمەڵێ نەخۆشی بڵاو بوو کۆ حەساسیەت و ئەمانە ئێمەیان گواستەوە بە قاتعی 2 تاوەکو بێن هەموو ژوورەکان لەسەر ئەو پلێتی سەر پەنجەرەکان کونی سێ چوار کونی خڕیان تیا دروست کرد بۆی هەوا بێتە ژوورەوە کون بە درێل بە درێل بەڵێ کونیان تیا کرد بوو ئێمە کە چوینە قاتعی ئەو دی و ئیتر دیار بوو زۆر قەرەباڵ بوو کاک سەلام باوەڕ دەبێ یعنی من تەسەورم ناکرد ئەوەن خەڵکی زۆری تیا بێ نەجا 2 قاتع بوو من لە بەشی قاتی دووەم بووم ئەم بینی ناو مەمەڕەکە کوڕێکی لێ بوو پیانەوە زەنون وابزانام ناوی زەنون بوو ئامۆزای سەدا حسێن بوو وا باسییان کرد ئاهێنا دەرەوە لە ناو مەمەڕەکە بۆ خۆی پیاسەیە کرد بە ئیسراحەت هاتووە ڕۆیشت خۆ کەس بۆی نەبوو لە سەجن بێتە دەرەوە بێتە ناو زینزانە بەڵام ئەوە وابزانام ئامۆزای سەدا حسێن بوو
پێم وایە وابزانام ساڵێ بوو بۆ 2 ساڵ لەوێ بوو هێشتا تەنفیزی بۆ دەرنەچوو بوو یعنی لە سێدارە نەدرابوو ئێتر دوای ئەوەیە کە ئێمەیان هێنایەوە بینیمان پەنجەرەکان کونیان تێکراوە لەو کونەوە سەیری دەرەوەمانە کرد من دیواری ئەبوو غرێب مەبینی ئەحکام خاصە طبعا لە دیوارەکەی خۆمانەوە مەسافەی 3-4 مەتر سیمە مەبینی سیم بە چواردەوری ئەم قافعانە هەیە و لەو دیوە جاتێکی گەڵ بوو ئەمان بینی ئەو ڕۆژانەی کە عیدامە بوو سیارەی هینە هاو کۆمەڵە سیارە هاو لەوانە 2 ئیسعافە هاو یعنی لە کوونەکانەوە سێرمانە کرد هینە هاو مستەشاری سەڵدام حوسێن دیار بوو سیارەکەی مستەشار هەبوو ئەهاو دوای ئەوە مەلا ئەهاو خەتیب ئەمانەمان هەمووی ئەبینی بەو جادەگڵەیە ڕۆشتن بۆ مەقسەڵەکە طبعا مەقسەڵەکە لە دەسە ڕاستمان بوو ئەمە هەر ڕۆژێک تەنفیز هەبوایە ئەمانە هاتن بەڵێ ئەهاتن عادەتەن تەنفیزی ئێوە کە ئەوانە هاتن تازانی کە ئیتر تەنفیزیان بیر مناسبە چۆن تا نەزانی کە ئەم ڕۆژە هەیە ئەم ڕۆژە نییە عادەتەن یەکشەمان و چوارشەمان تەنفیز هەبوو تەنفیزی ئەعدام هەبوو ئەو ڕۆژانەی کە هاتن مەسەلەن بۆی خەڵک بەرن ناوی دەرچوو و ئیمزاکراوە لەسەرەوەی لە سێدارە بدرێ مثلا هەر حرەسێک لەبەر دەمی ژوورێکە ئاوەستا بڵێن حرەسێک لەبەر دەمی ژووری 5 ئاوەستا لە ژووری 5 بڵێن 2 کەسی تایە ڕۆژە 2 کە لە بچەی بەدەسەوە لە ژووری حەوت مثلا حرەسێک ئەوەستا 3 کە لە بچەی بەدەسەوە یعنی 3 کەس لەو ژوورەیە پێشەوەی ناوەکان خوێنێتەوە طبعا هاتە ڕیزە بوون هینانە ئەم سەرجانانە هەر حرەسێک لە بەردەمی ژوورێکە بەڵام خۆی و چەند کە لە بچەیە چەند کە لە بچی پێ بووە کەس لەو ژوورەیە هەبوو مثلا لە ژووری 5 کەس نەوەستەوە لە ژووری 5 هینیتیانە با بڵێن ئەو ڕۆژە تەنفیزی ئەوانی تیانە ئەمە هێشتا نازانن ناوەکە کێیە نازانن 3 کەس لەم ژوورە بەڵێ بەڵام ئەمە چۆن من چۆن زانیم ئەمە چۆن ئەزانن مەسەلەن بۆ هاتووەتە ژووری 5 وەستاوە یا ژووری 9 وەستاوە 3 کە لە بچی پێ تو بەزەو فۆرمانەی پڕمان کردوێتەوە ناوی کاوەی تهدید کردووە ئەبێ لە ژووری 5 پێ دوای ببرێتە ژووری 9 لە ئاخیر جارە ناوی منی ژێتە قەڵەم بۆ تەنفیس ئەڵێ یەک مەسەلەن ژووری 9 5 کەسی تایە ناوەکانیان ئەوەیە سییانیان تەنفیزە کەواتە حرەسێک یا جەلادێک لە یاوەستێ بە 3 کە لە بچەوە یعنی 3 کەسی تایە دواتر هاتن ناوەکانیان نەخوێنەوە ئەو شخصانیان بانگ کردە دەرەوە لە پێشەوە کە لە بچیانەکردن و بە ڕیزیانەکردن ویان بردن دەرەوە بە دەسە ڕاستە ئەیان بردن بۆ مەقسەڵەکە و لەوێ ئیدامەکران ئەم خەڵکە هەمووی ینی با بڵێن چکە ئەنوا و ئەشکال خەڵکی لێ هەمووی هەمان کاردانەوە و شتیان هەبوو وەختێک ناوێ نەخوێنرایەوە هاتنە دەرەوە کە لە بچەیانەکردن یان چۆن بوو مەسەلەن هەبوو ئازا بە جەرەک بوو مەسەلەن ئەو برادەرەی کە باسم کرد کاکا عەبدوڕەحمان هەزار جاریادی بەخێر ئەوە کە لە بچەکەی ماس کرد وتی برادەران سەربەرزیە هەبووە شڵەژە مثلا ئەم یعنی تووشی شۆگە بوو بێزار و بێتاقەدە بوو کەس هەبوو ئینهیار بکە ئینهیاریە کرد بەڵێ تیا لە ڕووی جەستەیی مەسەلەن کەسی تیا نەبوو بڵێن لە ڕووی جەستەیەوە بەڵام دیار بوو یعنی بە ڕوخساریانەوە دیار بوو کاک سەلام کەوە خوێنەوە بۆ نمونە من شتێکی سێرە پێ بڵێم ئەو برادرە خانەقینەی کە لە ژووری ئێمە بوو ناوی حربی بوو پێمانەوە جەنگی من ناوەکەشتیم لە داینا بوو لێش کوردایەتی مەکرد بە ناخێری جانم چیە ناوە تۆ کوردی بۆ ناوە حربی بێ بیکەین بە جەنگی ئەم برادرە یەک شەمان و چوار شەمان نانی ناخواردنیوە ڕوان کاکە سەلام ئەیوو بۆ ئەوەی سەری و ئازایەتێکە نانی ناخواردەوە گەر ئەم ڕۆ تەنفیز کرێم با پیسایی نەکەم بەخۆمە لە کاتی لە سێدارەدانا گاڵتەم پێ بکەن یعنی ئەیزانی کە مشتە هەیە بەڵێ ئەی طبعا هەمومان ئەمانزانی ئەمانزانی چەند دەقەش ئەو مەسەلەن کە ئەو خنچێنن کە لە سێدارە دەنێن چەند دەقەی پێچێ بۆ نمونە من کاک سەلام شتێکی زۆر سێرە پێ بڵێم لە ئەمنی سلێمانی خواردن نەبوو 24 ساعات برسیمان خۆ دێکێکی لەوانە و ئەو ئەزمونە چەشتووە لە ژووری عیدام چی زۆر بوو خواردن زۆر بوو هەر لەوەیان هەبوو یعنی جاری وا بوو ئەوەیان خواردن هێنا یەک کەس بە تەنیا مریشکێکی بەرەکەوت ئەگەر بیرێ بێ لە سلێمانی لە تەبریشێکیان هێنا بە 40 کەس بۆ 40 کەس بۆ 50 کەس وەلی یەک لە تەبریشک لە ژووری سێدارە
خواردن لەوانە بۆ نمونە نانی هینیانە هێنا لوبنانی ئێمە لە لوبنانیەوە زۆر بوو لەسەر شیشەکان دامانەنا بۆی ڕق بێ وەکو پسکی دەمان خوارد ئێواران باشە شیرینیان بۆیە هێناین لقمەقازینە بەڵام هین تقریبا شتێکی درێژ بوو ئەمە بۆ ئەم شتانیانە هێنا جا سەیرەکە لەوەیە سەیرکە منم کرد بە سوحبەت جەناب دەزانی من هەر حەزم لە قۆشمەی و پێکەنین و ئەمانەیە وەڵا جاوە با بڵێم کاکاوە ڕۆحێکی نازانم ئێستا بڵێم چی ڕۆحێک بوو بەردەوام خۆشی و پێکەنینی بڵاوە کردو بە چواردۆری خۆیە سپاس دەکەم سوحبەتێ کرد لە وەختانەیە کە زۆر ئینسان ناومێدە و بێتاقەتە بووی ئەو هەر بەردەوام خەڵکی ئاوا هەبوون ئەوەم خەڵکە زۆر گرنگ بوون لە سجن باشە ئەو مۆبیێڕۆت خوا بیێرە ناچێت جا ئەوە من کاک سەلام ئەو شیرینیە کە یانێنا لە ژووری ئیدام ئەوەی شیلە پێوە بوو یعنی هەمووی بەدەستانوسە زۆر بنم کرد بە پێکەنین بە برادرانمەوە بۆی نایخۆی خاڵە بە ئەم لە ئەسوور بێ و باش بۆ بتەقێنن چکە خواردنەکە ئەوەگە زۆر کابرا لە وەختێکی خوارد و بە بیر تێنایەوە کە ئەبوو بیخۆ دەی بیخۆ باشی بخۆ بۆی من لە ئەستور بێ باش بۆ بتەقێنن نات بۆ سوحبەت و پێکەنین کاک سەلام یعنی زۆر من مەسەلەن بەو قۆشمەی خۆم هاوکاری خەڵکم کردووە تو چۆن ئەتزانی کە خەڵک چەنی چۆن باسیوەت کردوتە دەمانزانی چەنی پێچێت لە وەختی آخر ناڵێم وەختی ئیعدام ئینسان کە ئیعدامەکرێت چەنی پێچێت بەڕاست کاک سەلام ئەوەی ئێمە لەوێ زانیاری وردمان کۆ کردەوە نیە لە ئەمنی عامە و جەنابەت خۆش لە ئەمنی عامە بووی لە با بڵێن لە ژووری ئیدام کە چوینە ئەوێ ئەو مودەی کەماینە و پرسیارمانە کرد لە یەکتری یعنی ئەزاخر کەس بەم تەجروبەیان نەڕۆشتەوە بزەبەت بەڵام لە ڕووی علمیەوە من برادرێک لێ بوو ئێستا ناوەکەی نایەدەوە خەیاڵم وابزانم لە خارجەوە هاتبوو گیرا لە ژووری ئێمە بوو بەس دەیتر دوایی وابزانم کە چوینە قاتیع و دیو نهاتەوە نازانم نیانێنایەوە ئیدام کرا بیرم نایە ئەوە دیار بوو خوێنە بووی زانیاریشی زۆر باشی هەبوو ئەو هەربێژ بەڕەحمەت بێ یادی بەخێر ئەو جەنجیە خانەقینیە ئەوی شارەزاییی زۆری هەبوو ئینسان شارەزایی نەبێ باشترە لەوەی بەڵام بیزانی نا ئەوەی ئێمە بۆمان ڕوون ببوو من بۆ خۆم ئەڵێن کاتێک کە تەنفیزەگری یعنی کە لە سێدارادەی هەموو با بڵێن کاتەکە 45 سانیە چکە من زۆر جا بە برادرانم و دەعیدا و ناترسی 45 سانە تەحمل ناکەی 45 سانیە کتاب لە پەتەکە کە لە پەتەکە کەویتە خوارە 45 سانی پێچێ بۆ یەکێ مەسەلەن پرسیارەکە ئەمە چێم دەست و قاچا جوڵێتەوە ئەمانە کاکە کە تۆ کەوتیتە خوارەوە بۆ قووەتە ملت لە لاشە و نخاعی شەوەیکی ئەوانی کە با بڵێن بەرپرسە لە نامە ناردنی مێشکەوە بۆ مێشک بۆ جسم و گەڕانەوەی ئەبچڕێ کە بچڕا ئەم نامانەی جەستە کە ئێوێ نامەکان بگەڕێنێتەوە بۆ مێشک ئەڕاتەوە بە سەریعی ئەڕاتەوە یا لە قاس و دەست و ئەوتر قاس و دەست هینە بێت ئەجوڵێ و هینە بێت بڵاویتەوە جا من زۆر جار بە برادران بۆ سەحبەت و بۆ پێکەنین کەم زانی بێت تاقەتە هەموو دەعیبە 45 سانیە تەحمل ناکەی یعنی ئەوگە بێغیرەتی ئەگە بووە پێکەنی نۆشە بەسکاوە 45 سانیە زۆرە بۆ 45 سانیە ئیتر 45 سانیە هیچ نییە کاک سەلام بەڵام پێچێت يعني لو قناغي ك بابلين دغمه شيشه من جوري بابلين مقصله كم نبيني وبلام او كاتا بس مقصله كله يو نزيق بيان دور بو والله زور نزيق نبو زوريش دور نبو تصوره كم كيلومتر كم ل كيلومتر كم ترس كيلومتر ل ايو دور بو تقريبا لا او ابو يا نعم بأخوة تشوك من دقة منها حتى وروجي كبريش يعني ناين أبواد بيانوتين دنق رأسكم يعني سبت عنا نابوا سيري شبكة له بلام أمان زاني كسيارة كان روشتن يتر مقصلة كمان نابيني أمان زاني حتى صورة كم 1000 متر بينصب حوصل بنجابوا 1000 متر دولو ولا باشا تو باسي أود كرك هاتنە بەردەمی ژوورەکانەوە و یەکی بۆ نمونە لەم ژوورەیەوە یەکێک هەیە 3 کەس هەن ئەمڕۆ تەنفیز سێ کەسی تایە
هیچ جۆرە خەبەرێک مەسەلەن یەکێک لەوانەی سەرپەرشتی ئەوەکەن پێشتر ناهاتن بە حکمی ناسیاویەک بە شتێک بە یەکێک بڵێن تۆ نەخێر بەڵام یەک کەسی تیا بوو جەلادێک بوو بیرم نییە ناوی ئەبوو سەبتی بوو ئەوە بەرپرس بوو کاک سەلام لەوەی کە پەڕ ڕەشەکەی کردەمل خەر عادەتەن پێش ئەوەی کەپەتەکانە کردەمل پەڕ ڕێشێکیانە کردەمل دیارەوە پەڕ ڕەشەوە بزانم بۆ ئەوەیە کە چاویەتە دەرەوەمانە بۆی ڕایگرێ ئەو ناوی ئەبوو سەبتی بوو خەڵکی مەدینەی سەورە بوو کاک سەلام سەیرەکە لە چیا بوو ئەو 20 قسوور کەسێک لەگەڵ ئێمە هاتنە ژووری سێدارە خەڵکی مەدینەی سەورە بوون هەمویان ڕافقی یەکتری بوون ئەمە ئێستا پێڕێن مەدینەی سەدر بەڵێ ئەو ئەبوو سەبتیە ڕەفیقی ئەمان کوڕی یەک گەڕک بوون باشە ئەو جەماعەتە نیانەزانی کە ئەم ئەبوو سەبتیە جەلادە و لە ژووری لە سێدارەدان کارەکرا بەڵام یەک پیاوەتی هەبوو زۆر کوڕی چاک بوو جەلادی و کوڕی چاک بێ کاک سەلام نامۆشتی ئەو برادرانەی ئەبردەوە بۆ کەس و کارەکانیان چاگام لی بوو هەنێجار نیوەڕوان ها کاتی گەرمەوەمانە هاتە ژوورۆ ئەچوو ینی لە بەرامبەرمان ژوورەکانمانە بینی من لە قراغی ئەم سەری شیشەکەەوە تا ئەو سەرسێرمە کرد ژووری یەکمە بینی لێرەوە هەتا ژووری شەشمە بینی حوتمە بینی ئەمانش هات دیار بووی تر کاغەز شتی لێوەرەگرتن و ئاڕۆشت نایلۆن بە نایلۆن شتە نووسرا ئێستا بۆ بازەکەمەوە چۆنە نووسرا کاک سەلام شتێکی تریشی هەبوو بۆ ئێمە پێمان و کوڕی چاکە ئەو ڕۆژەی تەنفیزە بووە یەکشەمە و چوارشەمە ئەم برادرە ئەگەر باتایی و چی ئەگەر تەنفیزە بووای و ئەڵڵا کەریم یعنی ئەمانزانی هەیە ئەگەر نەبووای و لاماکو جەلادە دیارە ینی تۆزە لە ڕۆی دەرهینەوە با بڵێ سۆز و عاتۆ بەزەییشی هەبوو ئەوەی ئەوت هیچیشی بەدەست نەبوو برادەکانی ئەعدام کران جان برادەکانی هەر هەمووی ئەعدام کران چا ئەو شتێکی سێرە پێ ئەبێ خۆی لێ بوو بێ کە برادەکانی ئەعدام کراون ناڵێم خۆی پەتەکە پەڕەکەیە کردەمل ئەبوو سەبتی ناو یعنی دیارە هەموو ئەو برادرانی کە ئەعدام کراون ئەو برادرانی ئەوانەی کە گیرا بوون لە مەدینەی سەورە و برادری بوون هەمووی ئەو پەتی پەڕ ڕەشەکەی کردوێتە ملیان ئەو تورەکەی ئەو تورەکەی سەریان بەڵ تورەکەیشی ڕەشە برادریشی تر هەبوو لەو جەلادانە ئێمە پێمان و ئەبوو دوگمە کاک سەلام زۆر سیر بوو ئەمە ئەو جەلادە بوو کە تەنفیزی لە سێدارەدانەکەی کرد یعنی سێدارەدانەکەی جێبەجێ کرد ئەمە ئێمە پێمانەوە دوگمە ئەبوو دوگمە یعنی پەنجانێ بە دوگمەیەکە و ئیترەوە برادرانە لە سێدارادرن کە هاتەوە دوگمەش نییە نانە دوگمە نییە بەڵێ شیشێکەوەزان ڕایە کێشی ئەم برادرە کە هاتەوە ئەیو تەڵکێتە البێڵ بدەهن ئەڵڵا یارحەمە بە عەرەبی ئاوایەوت یعنی هێلکەکە بشکان کرد بە ناو ڕۆنەکەەوە خۆعافیکە ئەمە کە تاو کە تاو هاتۆ بە ئێوە بەڵێ ئاوایەوت جا کات کابرایکی زۆر کەتە و زل بوو ئەو بەرازە نێتوانی بەزەوە کە هاتۆ ئەو قسەیە کرد ئەلۆ وەختا مەسەلەن باسی ئەوە بکەم ئەو ڕۆژانەی کە جێبەجێکردنی سزا هەبوو کۆمەڵی خەڵک لەم ژوورانەوە چونە دەرەوە ئەجوائینەوە ئەم ژووران باری دەرونی خۆڵی مردووی بەسەراکرا هەتا چەند سەعاتێک هەتا دەوری ساعت ناک چەند سەعاتێک وڵات چەند ڕۆژێکی شتر هەتا چوارشەمەی ئایندا هاتەوە یەکشەممە بڵێم بۆ چوارشەممە لەو بینە تا سێشەممە بەری نایە هەستت دەکرد دنیا زۆر سەیرە زۆر غەریبە ئەحساسێکە کاک سەلام باوەڕ دەبێ ئیشەڵا کەسە و شوێنە نابینێ ئەحساسێکە تا خەڵق خۆی نەیبینێ نازانێ ئەحساسە چی ئێستا من ناتوان بۆ وەسف بکەم یعنی بەڵام کەشێکی زۆر ناخۆش بێدەنگی زۆر جار ئەوەنگە بێدەنگ بوو من سوعبەتێکم قسەیەکی خۆشمە کرد بۆی بکرێنەوە جەماعەت خەڵک تااقەتی سوعبەتیان هەبوو هەبوو تەبعاە چۆن من هەنێ لەو مەسان کابرا لە ڕووی نەفسیەوە داڕماوە تۆ سوعبەتی لەگەڵەکەی قبوڵە کرد یان لە منیان قبوڵە کرد کاکە سەلام نەمایان زانی من چۆنم من شتی خراپیشم ناوت مەسەلەن هەر بۆ سوعبەت بۆ نمونە مەبەستم ئەوە نیە تۆ سوعبەتی مەبەستمەوە لە ڕووی تەسیرێکی هەبوو لە ڕووی میزاجەوە چەند حازر بوو بۆ قسەی خۆش بۆ تۆزە تەسیری هەبوو ناڵێم 100% بەس بۆ تۆ مەسەلەن 5 کەس هەردانیشی بەبێ دەنگی و هەر مادبی و هەر خۆت بخۆیتەوە
قرسە بۆیە من ئەمەمە کردو بۆ نمونە زۆر جار هەگەر بمزانی ئیستیجابیان نییە ئێمە ماوەیە گاتن هەر لە خوانەوە سەر و ڕیش و قژ و هەمویان بۆ تاشی ئیتر زۆر ناشرین بوون کاک سەلام شێوەمان زۆر ناشرین بوو جا با بڵێن ژوورەکان شیشیش بوو شیشی تیا بوو هەمووی بە شیشەکان سەرەکەوت بوو سەر بشۆڕەکردەوە بە خوارەوە بوو قیردوون المەحکوم بالإعدام ئیتر کرد بە پێکەنین ئەمە مەیمونە لەسەر بڕیاری لە سێردارەدانی بۆ دەرچووە ئەمە دە پێ بکەنن ماڵتانەوە بێتر بۆی جەوێک دروست کەم ئەو بێدەنگیە بشکێ ئیتر پاش ماوەیەک سەعاتێ 2 ساعتە جەوەکە ئەشکاو بەڵام کە چوارشەمەی داهاتوو ئەهاتەوە هەم خەمەکە دووبارە بوو بڵێ ئەم کەسایەتی تۆ لێی کێچوو فیلمێکی ئیتالیە نەوەتەکان دەرچوو چەند خەڵاتێکی ئۆسکاریشی برد ئەگەر بەبیرت بێ فیلمەکە ناوی Life is Beautiful بەڵێ باسی پیاوێکەکە لە وەختی سەردەمی فاشیزم لە ئیتالیا کە لەگەڵ مناڵەکەی سوتفە ئەگیریان ئەو وەختی جووەکان ئەگرن وەکەونە ناو سجنێکەوە ئەم باوکە هەتا آخر لەحظە تا ئەو وەختی کەیتر لە ناوە شێ هەر ئەوێ بۆ مناڵەکەی بسەلمێنێکە ئەمە هەمووی شانۆگەریە ڕاستین نییە مناڵەکەی فێلان هەروە تێگا تا آخر جارکە بینێ باوکی کوژرا و ئەم خەڵکەی ترە ئەم بە سوتفە دەرەچێت لە بن شتێکە خۆی شارەتەوە مناڵە بچکۆلەیە تەسەوریش ناکەن ئەم مناڵە بچکۆلێکە توتە ناوەمینەوە هەمویان پیاوی گەوران و تر دێژە مناڵەکە دوجار خۆیەکە بە بیجامەی خەتخەتیان لەبەر ژەهر ڕژێنەکە ئەمرێ نانا ئەو فیلمێکی ترە ئەو فیلمێکی Life is Beautiful حەزەکەم ببینی کەسایەتی ئەو پیاوە کە سوورەزانێ مەسیریان چییە بەڵام هەتا آخر لەحظە هەر سوعبەتەکە و خەڵک یان هێنێتە پێکەنین و مناڵەکەی خۆی بە تایبەتی زۆر تەرکیزی لەسەر مناڵەکەی نەترسێ کوڕەکەی و هەروە تێبگا کامە شانۆگەریەکە و باوکی فێڵیان لێەکە و ئێستا دەربازە بن و کاک سەلامە زانیچی لەو طبعا تەسەورەکەی من ئەو سێ مانگ و حەفە ڕۆژ طبعا یەکی 388 یەکەم ڕۆژ بووە مەچوونە ژوورێنە 1968 بە مەرسوم زووری سەدام حوسێن دابەزین بۆ مابەت ئەو سێ مانگ و حەفە ڕۆژە 18 ڕۆژە نایەتە یادم ڕۆژێک لە دقەیە لە دقەیەک یا سانەیەک لە سانەیەک تێپەڕی بووە و من هیوا بەڕاو بوو بێتم قەت تەسەورم ناکەم لە سێدارە بلێم کاک سەلام بەردەوام ئەدایمە و هیوایم هەبوو بێ هیوا نەبوو ناهاتە خیاڵم بەڵام باوەڕێشت هەبێ کاک سەلام من ئەوەنە بێتاقەت نابوو زۆر گوێم نایە بەڵام یەک ڕۆژ بەیانەکەی تەبەن ئەوەنە عادەتەن دوای نوێژی بەیانی کە جەماعەت هەمووی نوێژیە کرد دەبەدەنگی بەرز نوێژیانە کرد نوێژی جەماعیانە کرد و دوای نوێژەکە سڵاوات و شتانیان لێ ئیتر دوای ئەوە ئەهۆنە بۆ بێدەنگە بوو هەمووی ئەخەوت من تەسەورەکەم دەدەقە چارەشێ دوای نوێژی بانگ نهین عفو نوێژی بەیانی خەوم لێکەوت بەڵام چارەشێ بۆ 20 دقە خەبەرم بۆ کاک سەلام بە ماوەی ئەو چەند ساڵی ئەو ساڵ و سێ مانگی کە گیرا بووم و لە ژووری سێدارە بووم دەبوو چاوی هیچ کەسێک لە باوکم و دایکم و خوشک و براکارم نهاتە پێش چاو یعنی سیر بوو نازام بوو ئەو دقەیەی کە خەبەرم بۆ بەیانە دەمو چاوی هەر هەمویانە ماتەوە پێش چاو یەک گریاوم تەسەور کە سەعات و نیەک بە من بەکۆڵ گریاوم دەستیش بەگەر بەدەمەوە بۆی برادرەکانم جوان لێ نەبێ ئەو ڕۆژە نەبێ من باوەڕ دەبێتتر نەمەتوانی ژیر بمەوە هەر لە خۆیەوە دەبوو چای باوک بەهاو لە پڕدایک ماوە یی برا پشکۆلەکان ماوە یی برا گەورەکە ماوە یی خوشکەکە ماکاو زۆر سیر بوو بەلامەوە ئەو بەیان بەڵام دوای ئەوەی کە گریانەکە تەواو بووم کاک سەلام هەستم کردیتر بەتاڵ بوومەتەوە لام شتێ زۆر مرتاح بووم یعنی ئەو گریانم پێویست بوو من ئەبوایە زووتر بگریامایە ئیتر هەرچی ئازار و خەم و مەراق و یعنی وەکو مناڵێکی ساوام لێ هات تەسەورەکەی بەتاڵ بوومەوە لە هەموو شتێ بەڵام باقی ئەو ساڵ و ئەوەی مانگە و دوای ئەوەشکە لە بغرێ بووم يعني بهيوانە بووم قەت ترسە بوو يعني ئینسانە ترسێ بەڵام من ترسم تیانە بوو زۆر سێر يعني ناترسم
لە مردن ئەترساییان لەوەی کە پێت وایە بوو ئەم احتیمالە دوورە ئەوەی کە تۆ ملت کەم بە پەتۆ احتیمالێکی ناوەڵا کاک سەلام من باوەڕم بۆ نەبوو یەکەم لە سێدارە دەجەم دووەمیش هەموو چییە یعنی ئەگەر 45 ثانیە بە دوای ئینسان دوجار هەرە بێ بمرێ ئەمە بەنسبەت خەڵکی ترەوە چۆن بوو مەسەڵەن ئەو گریانەی کە باست کرد ئەوە هەبوو ینی حاڵەتێکی بەردەوام و لە سژنا مەسەڵەن گوێ لە خەڵک بوو لەم ژوور لەوە ژوور بگرین چکە تۆڵی زۆر من کەسم نەبینیوە نە لە ئەمنی سلێمانی لە ئەمنی عامە لە لە تکریت نە لە ژووری سێدارە چاوەڕوانی سێدارە حتمما کەسم نەبینیەوە بگری هیچ کەسێکم نەبینیەوە بگری بە تەنها یەک کەس نەبێ من بوورە لەو جەماعەتەی مەدینەی سەورە کوڕێکی تا بوو وابزانم ئەحمەیی ناوبوو ئەگریا بەرامبەر من بوو لە ژووری 5 بووم لە ژووری 9 بووم ڕۆژە لێم پرسی وتم کاک ئەحمە بۆ وەگریت وتی کاوە من هیچم نەکردووە وتم یعنی چی هیچم نەکردو وتی من هیچم نەکردو هاتوومەتە ژووریدا من تەلەبەی کولێم هەویەکەم تەزویر کردووە یا حکومەکەم 15 ساڵە یعنی معقول هاتوومەتە ژووریدا ئەوم بینی یاگریا ناقیشی نەبوو بەڵام دوایش بەداخەوە لە سێدارەدرا لەگە برادرەکان کەواتە بەشێکی کەواتە تۆ زۆر خەڵکت بینی لەوانەی کە ئیعدام کران لەسەر شتێک کە نەیان کردو بەڵێ زۆرم بینی لەوانە کاکە تۆ لەوەی تر خەڵک هەموو ئاخری ئاترافیان بۆ یەکتریە کرد وایە لە ژووری عدام بۆ نمونە یەکێک کە شتین لە ژووری عدام بڵێ من هیچم نەکردووە ئیتر ئەبێ باوەڕی پێ بکەی کە هیچی نەکرد بەڵێ ڕاستە کاکە سەلام زۆر بوون ئەم خەڵکانەی بەڵێ زۆر بوون بەڵام من مشکلەکەم لەوەیە بوو عەرەبم زۆر لەگەڵ من کوردەکانم کەم لەگەڵ کوڕێک گیرا بوو کاک سەلام سەیرەکە لەوەیە یعنی بێتاوان زۆر جار تاوانبار لە سێدارە نادرا بە پێی ئەوان تاوانی ئەوان لای سەدام لای ڕۆژەمەکەی سەدام لە سێدارە نادرا کەچی بێتاوانەکە لە سێدارادرا بۆ نمونە کوڕی ژیرا بوو وتم کاک جەلال یادی بەخێر تەمەن درێژ بێ ئەگەر مابێ ئەگەر نەژما بێ یادی بەخێر ئەوە بە پێشمەرگە بوو لە شەڕی قەراغە ژیرا بووە تفەنگەوە ئەوە تاوانبارە لای ڕەشە ئەو لە سێدارە لە ژووری سێدارەوە بەربوو بۆ ماڵەوە باشە بەڵام کەسێکی وەکو ئەو جەنجیە ئەو بە باسکردن وتی من بووم بە جاش ینی ئەو کاتە خەفیفە بوو وتوانەوەرە ببە بە خەفیفە و باشە وتی شەوێک وتوانە نازانم هینیان هەبووە چی پێڵە مەقەڕنا ئەمەی کە لەسەر ڕەبایە وشە لە ڕەبایە بوو ئەو شەوە پێشمەرگاتوە تەقە کراوەمان و تر کەس برینانیش نەبووە بۆ بەیانی منیان گرتو و توانە تۆ پێشمەرگە هێناوەتە سەر ڕەبایەکە ئێواژ نەبوو ئاگاشی لە هیچ نەبوو بۆشە بردوانە بۆیە بۆیە و بۆسایی بۆ دانێن خزمی خۆشی تووشی کردو و هاتوۆتە محکەمەی سەورە شایەتی لەسەرراوە لە محکەمەی سەورە سوێنی خواردووە کە ئەمە خۆی ئەم قزمیشی بووە تی خزم ئەم برادرە پێشمەرگە هێناوەتە سەرمان لە سێدارە درا ئێوە بێتاوانە کەچی ئەم بێتاوانە ئەم تاوانبارە بە پێی یاسای ڕژێمی سەدام ئیدام ناکرێ و بەرە بێ بۆ ماڵەوە ئەمە چەندی بەچەند تۆ گەر بەبیر بێتەوە لە بالمناسبە لەوانەی کە وەختی تۆ چیتێ عدام کەس لەوانەی لە ئەمن لەگەڵ خۆمان بوون کەس هەبوو لەوێ مابێ یان ئەو کاتە کە من لەوێ بووم کەس نەهاتە قاسعەکەێمە بەڵام سەربەستی سەربەز محەممەد لەگەڵ عادل جەلال ئەوانە هێنا بوویان بۆ قاسەعید و بۆ ژوور عیدا ئەوانە لە سێدارە نەدران بەڵام مانەوە تا عفواتەکەی ساڵی 1970 دوای حربی عێراق-ئێران سەدام عفواتێکیە ئەوان بەرکەوتن و شکر لە سێدارە نەدران بەڵام لای ئێمە بازم سەربەست بوو کۆمەڵێ بوون بەڵام سەربەست عادلیان هاتنە ژووری گەنجە بوو گەنجە نازانم گەنجە من نەیناسم با لە ژووری خۆمە لە ژووری هەشت بەخوا نایەتەوە یادم کاکە سەلام بەرحاڵ حاتەم بوو بەڵێ ئەوانە بە سەربەست و عادل هاتنە ژووری سێدارە و دوایی بەربوون لەخوا بەزیابێ ئێستا لە ئەوروپان شتێکی سێرە بۆ بژێڕمەوە کاک سەلام کوڕێگە بوو ناوی ئەحمەد تارانی بوو لە ژووری 12 بوو لە ژووری لە قافعی یەک لە
ژووری چاوەڕوانی سێدارە ئەمە لجوئی هەبوو لە عێراق ئێرانی بوو لجووی سیاسیە شوێ سەرخۆشە بێ لە شارع ڕەشید خەیاڵە بێ و سەرخۆشە بێت ژنۆیا بە سەڵدا هەر لە خۆیەوەی تر نازانم ئەوە کارەکە هیچ نەکبەتی گرتبیان ێ باشە گرتوتانە قەیچە کە تەشیری کردو هەرچێکی کردووە قانون هەیە غەراماکرێ ئەو پەڕەکەی لە سێدا معقولە بیانی بۆ ژووری سێدارە لە سێدارەیانە لە سێدارەیان باڵێ بڕیارەکەت جێبەجێ کرا و لە سێدارەدرا جا ئەو بەیانی کە ئێمە بەربووین نازانم یەکشەمە بوو یا چوارشەمە بوو ڕۆژی تەنفیز بوو کاکسەلا پێم وتی وتم دوای هین دوای نوێژی بەیانی ئەخەوتین ئیتر بەخەوم لێ ناکەوە تا دەوری نو ئەمانە و ئیتر سڵفە خەوم لێکەوە لە دەوری 11 جۆم لە تەقەی دەرگای دەرەوە بوو دەرگاکە کە کرایشکە ها دنیا بێ کتوماتە تەقەیەک بێ چەند دەرگا هەبوو دوو دەرگا بوو دەرگایەک لە دەری دەرەوە دەرگایش لەو شوێنەی کە بە قادرمەی تیابوو سەرکەوتی بۆ سەر و ئیتر لەێش دەرگایەک دەکردەوەتی دەناو هینەکەەوە جۆم لە دەرگاکە بوو کرایەوە ئێتر دیار بوو حەبی حرەسێ بوو نازانم حەبی هێنا بوو چیە نابوو بۆ ئەو ئەحمەد تارانیە منیش خەبەرم بۆ ئاشانێکم لا لە ڕێبوار لە تەنیشتمەوە وتم سەعات چەنە ئەتەوان ئەو ڕۆژە ڕۆژی جێبەجێکردنی لە سێدارەدان بوو ئیتر نازانم یەکشەمە بوو یا چوارشەمە بوو یەکێ بوو لەو دوانە ساعات بەتانزانی ساعت چەنە پێم ساعتی بەس پێ بوو ساعتی لە دەسا توانی ساعت بەڵێ تم ساعت چەنەوەتی 11 تندە بن و خوا گەورەیە 3 ساعتمانمەوە عادەتەن لە سەعایەک خەڵکیانە بەر بۆ ژووری بۆ تەنفیس بۆ جێبەجێکردنی لە سێدارەدان هەتا حەوت ئەنجا تەواو بوو چکە حەوت ئێمە ئەسعافەکانمانە بینی ئەڕۆی حوتی ئێوارە بەڵام لە یەکەوەیان بردن جا خۆ هەر لەو قاتعی ئێمەوە خەڵکیان ناگرێ قاتعی دوو ڕەنگە لای ئێمە 10 کەسی تیا بوو بێ ڕۆژە بەڵام لە قاتعی دوو کە زۆرترین کە خەڵکی تیا بوو تەسەوڕەکەم 1000 کەسی زیاتر تیا بوو بێ ئەو کاتی کە ئەو قاعەکە ئەولا زۆرتری تیا بوو بەڵێ قاعەکەی ئێمە کەمتر بوو چکە دوو قاتیش بوو باشە لە سەعات یەک ئەم خەڵکیانە عادەتەن وتە سەعات یەک لە عایلێکەوە هاتن خەڵکیانە بەر بۆ ئەوانەی کە بڕیاری سێدارەدانیان بۆ دەرچوو بۆ ئەو 6 ساعت 7 ساعتی خەیت زۆرن خەڵکەکە ئەتایەک لە سێدارە ئەدرێن و دوایی هەمووی کە تەواو بوو تەبەن لێوێ مەلا هی نەخوێنێ یاسین وشتیان بەسەرا خوێنێ و مستشاری سەداح حسێن قساکە کۆمەڵ جێبەجێەکەن مەراسیمێکی هەیە هەی تەبعاً خۆ هەڕەمەکی نەبووە بەڵام ئیتر ئەوە بە پێی یاسای خۆیان ئەو زەمەنە ئەوە بووە ئەنجا دواتر کە هەر هەموو تەرمەکان تەواو بێ و هەمووی جانە کێشێ سواری ئیسعافەکانیانە کردن و بە ئیسعافەکان ئیتر ئەیان بردن بۆ چۆ ئەڵڵاو یاعلم توتت لەو کوانەی کە کردویان بە درێڵەوەی هەواتان بۆ بێ بەڵێ لەو کوانەوە سێرمە کرد کە هاتن بۆ مەقسەلە و کاشگەڕانەوە کە ڕووناچی هەبوو شەو ئەو سیمەی دەرەوە لاژکتۆری پێ بوو بۆ سەرجادەکەی تۆ سیاران دەبینی سحافەکان دەبین ژێمە سارەکان کە گەڕانەوە بەڵێ ئێمە سحافەکان من عادەتەن بۆ خۆم سەیری تاڵەکان مەکرد تاڵەکانی احتیادی بوو کاڕی بەزە کاگەڕایەوە تاڵەکانی هەواکەی داوەزی ئەمزای قورسە ینی خەڵکی تایە بەڵێ تەرمی تایە ئەوانی کە لە سێدار باشەکەوەیان ئێوە چۆن باسیوت کرد کە بۆ نمونە ئەڵی فڵانە کەس ئازاد بوو ئێوە چۆن تا نەزانی یەکێک ئەم کەسە کە نایخوێنێتەوە بۆ ئازاد بوونە ئەم کەسەکە نایخوێنەوە بۆ لە ژووری سێدار بۆ یادامە لە ئەنجا سەری کە کاکسەلام ئەو ڕۆژەی کەوتم ئێمە دابەزین بۆ مؤبەد شخصێک هاتووە ژوورەوە یەکێ لە جەلادەکان یەکێ لە حرەسەکان وتبووی ئەم ناوانە خوێنمەوە ئەمە بە پێی مەرسووم جمهوری سەید القاید دابەزیون بۆ مؤبەد ئەی خوێنەوە باشە ناوەکانی خوێنێتەوە من ئاگام لێ نەم ئەو کاتە پێم وتم ساعت چەندە کە ڕێبواری 11 خەوە جارێ 3 ساعتمانمەوە خوا گەورەی لە پڕ من ناوەکەی خۆم جۆ لێ بوو خەبەرم بۆ ڕاستڵەشیم هەستامە سەر پێ حرەسێک لەبەر دەرگاوتی شنو غەراض عندك چی پێ چ شتێکە پێ ئەشیا تم هیچ تێطلع تو مەزەمن ئەنجا کە چوومە دەرەوە هەموو برادرانی قاتعەکە هاواریانەکە کاوە بەر ذەمەتنە یعنی بە عەرەبی هاواریانە کرد گەردنمان ئازاکە منیش هەموو بابە ئێوە گەرنی من ئازاکە من چوون بۆ بە سێدارە ئەوان ژیان و نابەر بووی تۆ خۆت
وەختی کە ئەمەی خوێنەوەەوە ئەم بەڵێ من خەوتوم ئەمە خوێنوێتیەوە کامانە دابەزیون بۆ موەبەت موەبەتیش بەربوونە بەنسبەتەوەی کەسێک لە سێدارەوە ئەچێ بۆ موەبەت یعنی ژیانی بەخشایەوە تا ئێتر کە هاتمە دەرەوە وتی دەست خەنە سەر شانی یەک کە لە بچەشیان نەکردینەوە کە لە بچە دیار نەبوو بەڵام من هەر باوەڕم ناکرد بردیاری بە مەڕشتوکە بە دوو دەرگەکە برینە دەرەوە ساحەیەکی بچوو بوو بە دەسە چەپە بردیارینە ژوورێکی لێبوو بردینیانە ژوورەوە بە چیچکان دانیشانین مێزێک لە تەنیشت ڕاست لە تەنیشتی من باڵین دەست ڕاستەوە مێزێک دانرابوو زاابتێکی لەسەر بوو مەرسوم جومۆرەکەی خوێنەوە بۆمان کاکە سەلام مەرسوم جومۆرەکەی خوێنەوە کە گەیشتە سەدام حوسێن هەموو برادران چەپڵیان لێە بەس من بە تەنها چەپڵم لێ نیە ئەوم کێشا بە شانی ئەو کوڕی کە ئێمەی بەگرا بوو هەموو بێتەنگ بە خوازانێ جارێ ماومانە یعنی باوەڕم ناکرد هەموو ئەمە درۆ دەلەسی و تەمسیلیە وا هاتە پێشەوە دوایی تەلەفونەکەی هەڵگرت ئەو زابتە وتی سەیدی حەڵدارناهم خەلی یجی سەیارە یعنی گەورم ئامادەمان کردوون با سیارەکە بێت ئیتر دوای پێ 6 دقە 10 دقە وتی هەستن سەرتان دانەوێنن وڵا دەرگای سیمەکە کرایەوە لاکرۆزەرێ وەستا بوو هەمومانیان خستە پشتەوە بەڵێ بەڵام ئەو دقەی لە ژوور و هاتیینە دەرەوە سەرماندا خستبووە هەتاو لێین بەڵام سەیری هەتاومان ناکرد نەمانەتوانی سواری لاکرۆزەرەکان کردم تیان سەرتان دانەوێنن تەسەورەکەم سێ چوار پێچی کرد سیارەکە ڕۆی کەوتە گەڕانەوەمانە و چەند شوێنێکی کرد و ئەم هەر بەخوا 5 دقە بۆ 7 دقەیەکی پێچوو وتی داوەزن کە سرم هەڵبڕی سێرم کرد ئەحکام خاصەیە جا منم چۆنم زانی ئەحکام خاصەیە وەختی خۆی کاکم ساڵی 79 گیرە هەتا 82 بە عەفوات بەربوو چون بۆ مواجهی بۆ ئەحکام خاصە بۆ ئەبوو خرێب بۆ ێزانیم ئەو شوێنە ناسیتەوە دەرگا بەڵێ ناسیمەوە تر دابەزیت بردیارین بۆ قەڵەم لە قەڵەم کۆمەڵی فۆرم شتیان پێ پڕکردینەوە جا کاک سەلام بیری ئەوم نەبوو ئێمە دەوری سەعایەک نەبوو ئێمەیان بەرە يعني ئێمە تەنزیل بوو عادەتەن خۆ دەزانی محکەمەی سەورە کە حکمیان لە دوای دوو خەڵکیانە بردبووە بۆ گرێ بۆمانەوە نەبوو ئێمە یەک کەمتر چوینەوێ پێیان وتیان کە چوونە مەحجەر بە کەس ناڵێن ئێمە لە ژووری عیدامەوە بوون هاتوین ئەجیناتان بینەوە بۆ ژووری عیدام کاک سەلام پێکەنینەکە لەوە بوو بنیا ئێمەیان برد بۆ مەحجەر تاوانەوە باسی ئەوشە بووە کەم چەند سەعات نەخەوتم لە خۆشیە کە بردیارینە مەحجەر برادران بە خێراتنیان کردینەوەمانە وتیان لە کوێ هاتوون وتمان لە محکەمەی سەورەوە بۆ ئازوو کاتی نییە تما ئاخر ئێمە هین بووین تەجیل بووین ئەکسەر حکمەکەی خوێنین هێنایانین باسمان نەکرد لە ژووری عیدامەوە داوەزین دوای سەعاتێک حرەسێک هاو وتی کوانەوە پێچ کەسەی لە عیدام داوەزیون هەر حرەسەکە خۆیان ئێمە ئەو پێی وتی وانەڵێن وەڵا کەسمان جوابمان نەیە هەرچاری کرد کەس وەرتی بۆ ئەسەر گەواوی گوێی یا پێمان بە قسەی ناشری کرد هات و ئەو زابطەی لەگەڵ خۆیانە وتی هەستە هەر پێ زمانی هەستان وتی لە عیدامدا نەبەزیون وەڵای تر من و ڕێبوار بوو یا خالید بوو ئێمەی بردە دەرەوە تەنەکەی خۆڵی لێ بوو بۆی بیێڕێژین ئیتر بۆ یەکەم جار هەتاو یای لە چاوم کاک سەلام بۆ یەکەم جار هەتاو یای لە چاوم ئیتر چاوم کرد آخر پرسیار بەڵێ ئەم سێمانگ و ئەوەنە ڕۆژی کە تۆ لێ عالی خۆتان خەبەریان هەبوو کەەوە لێ عادە هیچ خەبەریان خۆتان دوای باستان کردکەوە ئەم ئەوەنە مانگە بەڵێ کاک سەلام ئەوان چوو ڕۆخی قەبرن ئێوان چوو بوون واسایان دۆزی بووە گەڕامون ئاخر جار وتبیان لە ئەمنی عامن چوو بوونە ئەمنی عامە وتیان لێرە نییە تر نەیانزانی بوو لەکوێ دیارنی هەتا کە مواجهە هاو وتمانێ من لە ژووری سێدارە بووین کاوەجان بە بیرهێنانەوەی ئەم بیرەوەریانە ڕەنگە عەزیەتمان نابی داوای لێبوردنەکەین بە زەرور بوو بیشی گەڕیتەوە ئەمە بالمناسبە یەکەم جارمە بەم وردەکاریە گوێم لێ بێ بۆم بگێڕێتەوە کات خۆی چکە هەمومان لە ناو گێژە بوون هەمومان لە ناو گێژەڵوکەکە بووین هەمومان لە ناو ئەو گێژاوە بووین کەس ئەوەی ناپەرژا بەم وردیە سەیری گوێ لە چیرۆکی کەس بگرێ هەمومان چیرۆکمان هەبوو بەرحاڵ دەست خۆش بێ زۆر سوپاس کە بە
بەشداریت کرد لەم بەرنامەیە سوپاس دەکەم کەوەجانات زۆر سواز کاکە سەلام بۆ تۆ بۆ بەرنامەکە بەڕاستی دەستت خۆش بێ بیرۆکەیەکی چاکە هەڵژاردووە یعنی پێویستەکە و زۆریش با بڵێن ئەرکە لەسەر هەموو ئەو برادرانی کە لە ژووری سێدارە بوون یا ڕۆژە لە ڕۆژان زیندانی پاشی حیزبی بەعسیان بینیوە ئەمانە بژێڕنەوە تا گەنجانی ڕۆڵەی نەتەوەکەم نیشتیمانەکەم ڕۆڵەی داهاتووی ئەم گەلە بزانن ئەم دەستکەوتانی کە ئەمڕۆ بەدەست هاتووە هەمووی با بڵێن هەر هەموو ئەو دەستکەوتانە ئەبێ پەرەی پێ بدەن و بزانن بە چه خوێنێ بە چه ئازارێ ئەم هەرێمە هاتۆتە بەرهەم و بۆی بزانن باو باپیرانیان تاڵانەوەکانی داهاتووەڵێن باو باپیرەکانیان باو باپیرانیان چەنێ فرمێسکی کە سوکاری خۆیانیان هەڵڕشتووە و بوونەتە هۆکاری ئەوەی ئازار و مەینەتی کە سوکاریان با بڵێن بهۆنەوە و بتوانین ئەو ڕاستیانی کە ئێستا هەنێکی نادیارە بیگەینە نەوەکانی داهاتوومان و ئەوەش بزانە بۆ ئەوەی نەوەکانی ئێستا و داهاتوومان دانی خێر نەنێن بە سەدامەوەکو ئێساڵێن خۆزگەم بە سەدام زۆر ناخۆشە بۆ من ئەوە کە ئەڵێن خۆزگەم بە سەدام بەسەردەمی سەدام یا بەسەردەمی سەدام زۆر سپاس بۆ بەرنامەکە و دەستخۆشی بێت و سپاس بۆ کارمەندانی لە پشتی کامێرەوە